خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. وەک دەڵێن دۆخەکە بە جۆرێکە هەندێک جار دەبێ گفتوگۆی لەبارەوە بکەی و وەڵامی هەندێک بابەت دێوە کە ڕەنگە لەو ئاستەشدا نەبن، بەڵام وا پێویستەکە بۆی ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان ڕوون ببێتەوە. چەند ڕۆژێکە لە دوای دیبلۆماسیەت و سەرکەوتنە یەک لە دوای یەکەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی کۆمەڵێک کەسەوە دەستی کردووە بە پەلاماردان و دروستکردنی تۆمەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوێ بە خەڵکی کوردستان بڵێ کە ئەوەی کە ڕوو ئەدات بە نەهجی ڕابردوو سەیری ئەم دۆخە بکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە کۆمەڵێک کێشە و گرفتی ناخۆیی هەبوو بێت. بێخەبەر لەوەی وەکو یەکێتیەکان دەڵێن ئێستا دۆخەکە بە جۆرێکی دیکەیە و ئەگەر ئەوان زۆر خێرانە ڕۆن لە دواوە بەجێ ماوە. ئەمە قسەی یەکێتیەکان. منیش ئەم شەو گفتوگۆکەم لەگەڵ بەڕێ سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان و کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکسەرکۆ زۆر بەخێر سپاس بۆ دەرفەتەی کە بەشداری لە پانۆرامادا. کاتێک کە قسە لەسەر کاک بافڵ و سەرۆکی یەکێتی بکرێت ناتوانین بێدەنگ بین، ناشبارە بین ڕوونکردنەوە بین و دیفاع بکەین. کاک سەرکۆ حقیقەتەکان باسکەین. حقیقەتەکان ئێستا ئێوە دەست پێشخەرن لەو ئاڵۆزیانی کە دروست بووە یان هەستەکەن غەدرەکرێ لە ئێوە؟ بە بڕوای من غەدر نییە بەرامبەر بە کاک بافڵ و یەکێتیەکرێت. بڕوان بەوە هەیە نەتیجەی کارەکانی کاک بافڵە و نەتیجەی ئەوەیە کە پارتی پێشووتر چۆن لە یەکێتی ڕوانوە بینیوێتی و چۆن مامەڵەی کردووە لە ماوەکانی ڕابردووە لە هەرێمی کوردستانە و ئێستا یەکێتی بەڕابرایەتی پافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی گەشتۆتە چه ئاستێک. ئەمە بۆیە کە تۆ گەشتە ئاستێک کە بتوانیت بەو شێوازەی کە لە ناو هەرێمە و لە ناو پەیوەندیەکانت لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر و لەگەڵ بەغداد و لەگەڵ هەموو دەوڵەتە ئیقلیمیەکان و پاراستنی هەرێمی کوردستان ئەمانە هۆکارن بۆی کە جاران ساحەکە چۆڵ بوو، هیچ هێزێک نەبوو بەرامبەر بە پارتی و کە بڕیار دەرەچووی تر بە شێوازێک لە شێوازەکان وەکو شێوازێک بوو کە لەسەرەوە تا خوارەوە جێبەجێکرا و هەموو مؤسسەکانی حکوومەتیشە چوە خزمەتی ئەو بڕیارانەی کە لە سەرۆکی حیزبی پارتیەوە دەرەچوو و بەشێک لە جۆرەکان نەرمی بۆ ئەنوات بە دڵنیاییەوە ینی بەداخەوە زمانێک بە تایبەتی دوای نەخۆشکەوتنی جەنای مام جەلال و کۆچی دوای مام جەلال و ئەو باڵێنی لە ناو یەکێتی و تۆزێک ئەو فرە جەمسەری کە لە ناو یەکێتی بوو یەکێتی سنتەری بڕیاری تیاد نەمابوو و ناوەندی بڕیاری نەمابوو و سربەخۆیی سیاسی بە شێوازێک لە شێوازەکان لاواز بوو زیاتر پەیوەست بوو بەوەی کە بۆ تێکنەچوونی دۆخی هەرێمی کوردستانیش ینی ئەو شتانی کە پارتی ویست بە ناوی بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان و یەکێتیە چۆ ژێربار و خواستەکانی خۆی پارتی لەژێر ناونیشانی پاراستنی بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان بە یەکێتیە کردو یەکێتیش نەرمیە نوان ئەو کاتە بەهۆی ئەو فرە جەمسەری کە لە ناو یەکێتیە بوو ئێستا یەکێتی لە حیزبێکی فرە جەمسەریەوە بۆتە حیزبێکی یەک بڕیار و یەک دەنگی و حیزبێکە کە ئەتوانێت چۆن مامەڵە بکات لەگەڵ ناوخۆی حیزبی خۆیان و یەکەم ئیشکەکردی ڕێخستنەوەی حیزبەکەی خۆی بوو و دانانی قیادەیەکی تازە و مەکتەبی سیاسی و جێگر و هەموو ئەو ئەبینین ئەو گۆڕانکاریانی کە ئێستا لە ناوێکێتیا کرا کۆمەڵک گەنجی زۆر باش هاتوونەتە پێشەوە و کارەکەن و دواتریش نردنی چەند تیمێکی باش هەم بۆ بەغا و هەم بۆ پەرلەمانی کوردستان ئەمانە هەمووی گۆڕانکاری جەوهەری بوون و لە پاڵەوەیشدا سیاسەتە استراتیژیەکانی پافڵی جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی کە چۆن مامەڵاکە لەگەڵ کێشە ناوخۆیەکان لە هەرێمی کوردستانە و چۆن پەیوەندیەکانی لەگەڵ معارەزە زۆر تونڕەوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ناستیقراری کە لە شاری سلێمانیا بوو بە شێوازێک لە شێوازەکان لە دژایەتیەوە بێتە هاوپەیمانێتی
کە دواتر دین بە خاڵ باسێکن ئەمانە هەمووی دەرفەت ینی مەجالێکە تۆ بەرامبەرەکەت کار بکە بەرامبەرەکەت ئەوەی کە ململانێت دەکات ئیشەکات دێتە پێشەوە جوڵەی هەیە گۆڕانکاری گەورەی کردووە لە ئاستی حیزبەکە و حیزبەکەی بدۆتە ئاستێکی بەرز و باڵاوە قسامێنێتەوە چونکە هەموو ڕێکارێکی خسۆتێک بەر بۆ ڕێگریکردن لەوەی کە بەم شێوازە نەبێت ئەم حیزبە و ئەم سەرۆکە و گرەمیان لەسەر لە ناوبردننی سەرۆکی حیزبە کرد لەسەر نەمانی حیزبەکە کرد ئێستا چیە مێنێتەوە تەنها بێت کۆمەڵێک خەڵک بێنە سەر شاشە و قسە بکەن و خەڵکی قسەی ناڕەوا و قسەی ناحەق و تیرۆری ڕۆحیش بکرێت بەرامبەر بەو کەسانەی کە حقیقەتەکان باسەکەن کەسە ئەمە ئەمڕۆ قساکەین لاوچە چۆن لە بەرنامەکانی پێشتردا چەند کەسێک هاتن حقیقەتیان باس کرد یەکێک لەوانە بێژەری شۆڕشێک بوو و تەمەنی خۆی و هەموو جوانی خۆی لە پێناو ئەم شۆڕشا تەرخان کرد بوتان هات لێرە حقیقت کرد ئەبینی نەتوانرا لە جاتیوەی لە بریەوەی پێشووتر خۆتە زانی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە لەسەری بوو تیرۆری جەستەیە کرد لە سەردەش عوسمانەوە تاکو عەبدولستار و هەموو ئەو شەیدانی قەڵەم دواتریش هەوڵدان بۆ تیرۆری ڕۆحی ئێستا ئەگەر بە تیرۆری جەستەیەکە نەگەن لە برەوەی کە چاوی ئەمنی و هەموو ئەمانە تیشتر بووەتەوە و مجتەماعیش جیاوازترە لەوەی کە ڕووداوەکان خێراترە گوازرێتەوە ئیش لەسەر تیرۆری ڕۆحیەکەن تیرۆری کەسایەتی کەسەکانەکەن بە نمونەیەک بۆ جەناو باسەکەم بۆی هەر لای بینەرانیش ڕوون بێمە مامۆستا ئەحمەد میرە یەکێکە لە نووسەر دیارەکانی کوردستان و یەکێکە لە ڕەخنەگرەکانی یەکێتیش یعنی پێشووتر لە زمانێکە گەر لە بیرمان بێت لەڤین بوو محاولەی کوشتنی کرا دواتر ئەمنێتی سلێمانی پاراستی و بە شێوازێک لە شێوازەکان پاراستی دوای ئەمە هاتن چیان کرد ئێستا دایانوێ تۆمەتی جاسووسی نێودەوڵەتی و نازانم جاشی وڵاتانەکەن ینی بە هەر شێوازێک لە شێوازەکان دانێت تیرۆریکەن کە کەسێک دێت جیاوازتر لەوان بیرەکات و جیاوازتر لەوان مامەڵاکە بەم شێوازە مامەڵی لەگەڵاکەن و بینیشمان ئەوانەی کە تیرۆری جەستەیی یەکرێن گەورەتر بوونە لە ناو مجتەماعی کوردیا سەدان کەسمان هەیە دایان کەسایەتی دیاری کورتمان هەیە لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا کە تیرۆر کراون ئێستا لە خۆپیشاندانەکانی کوردستانەکە بۆ ڕۆژاوا و بۆ پارچەکانی کوردستان بە ملیۆنان کەس هاتنە سەر جادە ئەوانە لە ناو دڵ و دەرونی خەڵکی کوردستانە بە زیونەتیمان و بگرە ئەگەر پێشووتر ڕووناکی لەسەریان نەبوو بێت دوای شەیدکردنیان دوای تیرۆرکردنیان گەورەتر بوون لە ناو مجتەماع بۆیە ئەم شێوازی مامەڵەکردنی کە ئێستا بەشێک لەو لایەنەی کەم دژی سلێمانی و دژی یەکێتی نیشتیمانی کوردستان و دژی قەڵەمە ئازادەکانی کە شێوازێکی زۆر داچۆڕاوە لە هەموو لە سێ ڕۆژی ڕابردوودا لە دوایەوەی لەگەڵ هەر یەک لە کاک بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە و لەگەڵ بەڕێز کاک فەرهاد سەنگاوی بەڕێز کاک لوقماوەردیەوە جەناب شتی هاتە سەر من تا ئێستا بەڕەقەم نزیکەی 150 زنێوی زۆرا و زۆرم بواتەوە تەشیر زنێو یعنی ئەگەر بێت و مەسەلەن ئەنواع و کابرا هەیە هەر من ناناسێ ئەنواع و ئەشکال شت ئەوە ئێوە پارێکی چەورتان وەرگرتووە و قسە ئەکەن و نازانم ینی حەقە تۆ بەرگەی جوڵەی سیاسی بگری حزبی تۆش کەس قسەی پێنەوتوی من ڕاستەکەی بالەوە ئەو بڵێم بەڕێز کاک سەرکۆ هەموو جوڵانە ئەو سیاسەتانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک بافڵی کا بۆ توانەوەی پارتیە یان بۆ دژایەتی پارتی یان حزبێکە و سیاسەتی خۆیەکە لا سەراستی عراق و ناوچە کاک زاناکرد بین سەرەتا باسی ناوخۆی هەرێمی کوردستان بکەین بۆی لە خاڵ بە خاڵ باسی بکەین جوڵەکانی کاک پافڵ سەرۆکایەتی کاک پافڵ یەکێتی لە چیوە هاتووتە سەرچی بۆچی پارتی ئەماکە پارتی لە تاریخی لە ساڵی 1992 تاکو ئەم لەحزەی کە من و تۆ قساکەین پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی پەرلەمانی هەبووە لەناو پەرلەمانی کوردستانە لە سەردەم و زەمەنی پافڵ جەلال تاڵەبانیە یەکێتی هات وتی ئێمە نامانەوێت نابێت مدیر عامێک کاک مەسرور یعنی بەڕێزی حورمەتم هەیە بۆ ئێمە بەو زمانی ئەوان بە هیچ شێوازێک ناچینە شکاندنی هیچ کەسایەتێکی سیاسیەوە وتی ئێمە نابێتەوە بە مدیر عام وە دەریشکەوت کە یەکێتی ڕێگری کرد لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بێتە زۆرینەی پەرلەمانی و ئەم لە دەستدانی زۆرینەی پەرلەمانیە پارتی تووشی شۆ کردووە پارتی تووشیەوە کردووە کە بە شێوازێک لە شێوازەکان هەموو مؤسسەکانی هەرێمی کوردستانی
ئیفلیس کردووە و شەرعەتی لەدەستداوە و هەموو دەسەڵاتە چاودێری و دادوەریەکانە کە پەیوەستن بەوەی کە شەرعێت لە پەرلەمان وەرەگرن پەرلەمان لە خەڵکی وەرەگرن و دواتر ئەمانە لە متمانە حکوومەت لە پەرلەمان وەرەگرن هەموو ئەمانە کەوتنەتە ژێر پرسیارەوە لە بەرەوەی پارتی دیموکراتی کوردستان نەیتوانیوە زۆرینەیەک بەدەست بێنێ ئەگەر پێشووتر لە خولی ئێمە پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی بەدەستێنا لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە حکوومەتیان تەشکیل کرد سەرۆکایەتی پەرلەمانیان دانا و دواتر کورسیان جێهێشتە بۆ یەکێتی ئێستا یەکێتی بەدەر لەوەی کە نەیهێشتە پارتی زۆرینە بەدەست بێنێ و هاتووە لەگەڵ هەموو بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی کە کاک پافڵ باسی کرد لە کاتی حملەی ئینتیخابی پەرلەمانی کوردستان و تێمە ڕێڕەوی حکومڕانی ڕاستەکەینەوە ڕێڕەوی حکومڕانی چۆن ڕاستەکرێتەوە بە شێوازێک ڕاستەکرێتەوە کە پارتی یەکەم زۆرینە نەبێت و بڕیارەکانی بڕیاری تاکلایانە نەبێ و حکوومەتێک بە حکوومەتی هاوڵاتیان بێ و هەر لایەنێکیش بەشداری لە حکوومەتە بکە هاوبەشی ڕاستەخی نەبێ یەکێتی هاتووە جگە لەوە هاوسەنگی هێزەگەێڕێنەوە ئەم ڕاستکردنەوەی کردووە ئەگەر بەم شێوازە بێت داواکاری خەڵکە بێتەوە یەکێتی ئامادەیە حکوومەت تەشکیلە بێت و مدیر عامیش نابێت سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بێت و بەشی هاوسەنگی هێز یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەس ڕابەرایەتی کاک پافڵ هات لەگەڵ نەوەی نوێە ئێستا یەکێتی پەیوەندیەکانی لەگەڵ حیزبە کوردستانەکان تۆرێک باسەکەین حەزەکەم ئەمە هۆکارە یەکێکە لەو هۆکارەکەی کە پارتی بەم شێوازە پرسیارێ بکەم وێ ڕای ئەوە باسێک هەیە لەسەر مەسلەی لەسەر ڕۆژی ڕابردوو سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان لە جمجۆڵە سیاسی و دیبلۆماسی و ئەعلامیەکانی لەگەڵ مێدیایەکی بەرتانی قسەی کرد وتی ئەو چەکانە بابەتێک ڕۆژەفێکی گرنگی ناوچەکەی نەکار هەرێمی کوردستان ئەو چەکانە ئێمە وەرمان نەگرتووە زۆر قسە و باسی لەبارەوە کرا وتی ئێمە هەر بەو نەسەوت ئێمە نەمانزیوە خۆشتان نزانن کە دوو حەزب هەیە دوو لایەن هەیە ئێمە نەمانزیوە لایەنی تریش دەتوانێت خۆی وەڵام بداتەوە نەیوت ئەوان دزیوێتی بۆ نمونە یعنی ڕۆژەوە خەڵکە هێنە سەر شاشە ئەم چەکانە چیرۆکەکەی چییە کاکسەرکۆ من ئەتوانم بە کورتترین شێواز جوابیەوە بەمەوە بۆی خەڵکیش بزانێت کە لایکیە ئەو چەکانە ئێمە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە وتەبێژی بە ناوی سەرۆکی حکوومەت باسی لەوەی کرد کە ئەو کەسانن کە لە موزایدا بەڵێ سەرۆکی ئێمە زۆر بەڕوونی زۆر بە ڕاشکاوی بە ئاشکرا چەکی کڕیەوە لە موزایدا بە شێوەیەکی مۆڵەت پێدراوە بەڵام بە بڕوای ئێمە ئەو چەکانە ئێستا لە لای ئەو لایەنەیە کە چەکی ئەفرۆشت بە داعش لە کاتی شەڕی داعشە کە سەری پێشمەرگا بڕا و ئەو لایەنەیە کە بازرگانی نەوتێ کرد لەگەڵ داعشە و ئەو لایەنەیە کە بازرگانی تەلەفوناتی هەبوو لەگەڵ داعشە و لە مستەقبەلی شاد دەرەکەوێت ئەو لایەنە کێبوون و دڵنیا بن ئەو لایەنەیە کە چەکەکەی وەرگرتووە و بە شێوازێک لە شێوازەکان مامەڵەیەەکە ئەو لایەنەیە کە دام و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستانیان بەکارێنا بۆ گۆڕینەوەی زانیاری بەپارە ئاوە بەڵێ بەڵام بەناوی وتەبێژی حکوومەت قسەیان کرد ئەو کەسە تا ئێستا وتەبێژی حکوومەت دەتوانین بەناو حکوومەتەکە حکوومەتێکی کاربەڕێکەرە حکوومەتەکە حکوومەتێکی کاربەڕێکەرە و ئیحراجێکی زۆریان بۆ دروست بووە هەم بەشێ بەو شێوازی ئاستەی کە قسەکردنەکەی و تۆمەت دروستکردنەکەی و ئەو حەقیقەتەی کە سەرۆکی یەکێتی باسی کردەوان تووشی ئەو شەڵەژانە گەورە بووە و چونکە ئەم بابەتێکە کە سەرۆکی ئەمریکاڵێ بەبێ باچ ئەم قەزەیە تێناپەڕێ یعنی هەم ئێرانیەکان قوبوڵیان نییە و هەم ئەمریکەکان جیاوازەکە چییە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی یەکێتی و جێگری سەرۆکی حکوومەت دڵنیاییدا بە خەڵکی کوردستان کە هەرێمی کوردستان پارێزراوە بێ و بێلایەنە بێت لەم شەڕێکە لە بینی دوو زلهێزی گەورەی ئەم جیهانە و ناوچایە و پاراستیشیان و بینیمان کە بە حەکیمانە و بەوەی کە سەرۆکی یەکێتی چۆن توانی هەرێمی کوردستان و سلێمانی بپارێزێ و کەمترین زیان بە هەرێمی کوردستان و سلێمانی بکەوێت و ئەمە دەرخەریەوەیە کاوان ئێسازان هێزی یەکێتی لە چه ئاسێکە و سەرۆکی ئەمریکا مامەڵە لەگەڵ سەرۆکی یەکێتی ئاکات کە چاوەڕیان نەکرد بە شێوازێک لە پێشترا باسیێوایان نەکرد کە یەکێتی لە لیستی تیرۆرەکایە دانرێت و لە لیستی سزادانی خەزانەی ئەمریکیا دانرێت و بینیمان کە سەرۆکی ئەمریکا چۆن مامەڵی لەگەڵاکە و بینیمان
پزیشکیان و عێراقچی و ئەمانە کە پەیوەندی ڕاستە و خۆیان هەبووە لەگەڵ کاک پافڵاوین کە من پێتەڵم معلومەیە ینی بۆ هاوڵاتیان بۆیە ئەمانە هەمووی دەرخەریەوەی ئەیانەوێت شێوازەکە ئەو مەترسی کە خۆیان ئیتر ئەمانن لایەنێکە کەسایەتێکی ئەمنیە لەناو ئەوانە بازرگانێکی سەردەمی داعشە کە لە شەڕی داعشە بازرگانی لەگەڵ داعشا کرد ئەو بازرگانەیە چەکەکانی وەرگرتووە ئەمە ساخە بێتەوە دڵنیابە بێ باجی شتێن ناپەڕێ زۆر باشە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بێبەریەلەوە باشە دێمە سەر پرسێک کاک سەرکۆ ئەوەش زۆر نیگەرانی و لێکەوتۆتەوە دۆخەکەی قفڵ کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان و نەوەی نوێ هاوپەیمانێتیشیان هەیە ئەمە کلێنێکی تایە بە بۆچوونی تۆ چ نەنجێکی تایە چ عیبێکی تایە ئەگەر دوو هێز لەبری ئەوەی شەڕ بکەن قسە بە یەکتر بڵێن نازام چی بکەن عیبەکە لەوایە بەس بۆ هاوسەنگی هێزە کە پارتی دیموکراتی کوردستانی تێدا نیە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردننی 2010 زۆرینەی پەرلەمانی هەبوو 56 هەبوو 56 کورسی هەبوو 45 هەبوو 11 پێکاتەکانی هەبوو دانەیەکی بەڕێز باپیر کامەلایشی لەگەڵا بوو و لەگەڵەوەیشا 12 کورسی گۆڕان ئەو کاتە گۆڕانی لەگەڵا بوو و خۆتەزانی سەرۆکی فراکسیۆنەکەی و هەموو ئەو لایەنانە پشتیوانی حکوومەتەکان کرد کە گۆڕان لەگەڵ پارتیان ڕێکەوتنی کرد بە نزیک بوونەوە لە 68 کورسی و سەرۆکی پەرلەمانیان دانا و یەکێتی هیچ قسەیەکی نەکرد بەڵام ئێستا پارتی لە بروی بە شێواز بێت یەکەم جار مامەڵیان لەگەڵ یەکێتیاوە بوو کە یەکێتی ئێمە بە پێگەی کورسی بە پێگەی مێژووی و تاریخی و نفوس و جوگرافیا مامەڵە ناکەین لەگەڵ ئەمە ڕێز لە ئیرادەی دەنگدەرانی خەڵکی کوردستان بکەین بە پێی کورسی مامەڵاکەین بەڵێ ئەومان قبوڵە وتمان بەسەرچاو هاتوین لەگەڵ بەڕێز شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ و نەوەی نوێ کە پێشووتریش خۆ کاک نەوشیروان مستەفا یەکێک بوو لە هەرێک بزوتنەوەیەکی سەرەتایی زۆر دڕی پرۆسی سیاسی و دواتر لە خولی دووەمەوە ئاراستەکەی گۆڕی کە بەرە حکوومەت یعنی بەشداری حکوومەتی کرد لە وجودی کاک نەوشیروانە یعنی هیچ عیبەیەک نییە کە ئێستا نەوەی نوێ لەگەڵ یەکێتیان ڕێکەوتنێکەکە بۆ گەڕانەوەی هاوسەنگی بۆ هەرێمی کوردستان و بۆی سلێمانیش و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و چەمچەماڵیش لەو گەمارۆ سیاسی و ئیداری کە دروستی کردووە و ئەو دوو ئیداری کە بە عەمەلی ئیشیان تیا کردووە نەمێنێ بۆیە تەنها و تەنها هیچ عیبەیەک نییە تەنها و تەنها ئەوەیە کە ئەو قسەی خۆیان ئیدعایان بووە کرد کە ئێمە مامەڵە لەگەڵەوە ڕێز لە ئیرادەی خەڵکە گرین بە پێی کورسیەکان مامەڵاکەن ئێستا یەکێتی و نەوەی نوێ 38 کورسین پارتی 39 کورسی و تەسەوری شەکەین بزوتنەوەی گۆڕانە گەر بێتە سەرەوەی کە مامەڵە بکرێ بێتە ناو ئەو هاوپەیمانی و کاتا بێ 39 بە 39 و بڕیارەکان و ڕسمی قەرارات لە ئەنجومەنی وەزیران و بڕیارە چارەنووسازەکانی ناو ئەنجومەنی وەزیران و هەموو ئەو خەرجیانەی کە لە داهاتی ناوخوا کۆکرێتەوە و ئەو باجە زۆرە ملیانی کە زۆر زیاد کراوە هەمووشی بە بڕیاری زۆرینەی ناو ئەنجومەنی وەزیران و بڕیاری تاکە کەسی لە ئەنجومەنی وەزیرانە درراوە هەمووی نایەڵەوەی کێکە لەو مەرجانەی کە نەوەی نوێ لەگەڵ یەکێتیە ڕێکەوتنی کردووە کە لەوێ باجکەم کرێتەوە و هەموو ئەو باجانەی کە 22 باجمانەیە کە نایاساین نەهێڵڕێ و خزمەتگوزاریە گشتەکان بە یەکسانی بەسەر ناوچەکانە دابش کرێتەوە هەموو ئەوەیە کە پرینسیپە گشتیانەیە کە یەکێتی باوەڕی پێێتی و یەکێتی هیچ داواکاریەکی شخصی نییە ئامادەیە هەموو ئەو پۆستانە تەسلیمی سربەخۆکان خەڵکی سربەخۆش بکە و تەکنۆکرات کە بەڵام بەمەرجێک کە هاوسەنگی هێز بگەڕێتەوە و هاوبەشی ڕاستەقینە لە حکومڕانیە هەبێ و داخوازی و داواکانی خەڵکی کوردستان لە حکوومەتی کابینەی دێمە جێبکرێتەوە باش بەڵام ئێوە تۆمەتبارەکرێن بەوەی کە دوو ئیدارەی دروستەکەن نەتانەوێت باسی دوو ئیدارەیتان کردووە یەکێتی ئیش بۆ دوو ئیدارەی یەکە کاک زانە ئەوەی خەڵکی متابعیمان زۆرە خەڵکێکمان هەیە کەیسە سەیریم بەرنامەی من و تۆ کە خەڵکی زۆر وردن و تاکی کوردیش لە هەرێمی کوردستانە ئاسی ڕۆشنبیریان ئاسێکی بەرزە لە هەموو ئەم کۆدانەی کە باسەکرێت تێگەن و ئەزان ئێستا بە بڕای ئەمە پارتی دیموکراتی کوردستان و تیمی حکوومەتی پارتی دیموکراتی کوردستان لە ناو حکوومەتە ئەوانن کە بە فەرمی بە عەمەلی ئیشیان بە دوو ئیدارەی کردووە و ئەو بڕیارانەیشی کە دەیبینین لە ماوەکانی ڕابردووە لە 3 ساڵ و 8 مانگی ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان تیمەکەی بە تایبەتی و
سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە چۆن مامەڵەی کردووە لەگەڵ ئیدارە سەربەخۆکانی با بڵێن سلێمانی و زۆنی سەوزی ناوەندی یان بەشی سلێمانی لە ناوەنی چۆن مامەڵیان کردووە لەوەی کە هیچ خزمەت گوزاریەکی گشتی نەماوە لێرە و هەموو ئەو پارانەی نزیکەی 1000 پرۆژەمان هەبووە کە تەمویلەکەیە بێ لە مەرکەزی بدرێت هەمووی ڕاگیراوە هەموو ئەو پرۆژانی کە پێویست بە بەجادەی سەدیە بە دروستکردنی نەخۆشخانەکانە و بە دەرمانە و هەموو ئەم شتانە بینیمان کە حتا تاماخیرش بۆ ئاوی چەمچەماڵە بۆ ئاوی دوکانە هەموو پردی تەنگیسەر ئەمەی هەموو ئەم پرۆژە گشتیە گەورانە کە کراوە هەمووی دوویداری پێوە دیار بووە و ڕێگرێکی گەورە کراوە لەسەر ئەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان حکوومەتێکی یەکگرتووی تا سەرتاسەری نەبێ و حکوومەتێک نەبێ کە هەموو هاوڵاتیان هاوڵاتی دەرەجەیەک بن بەڵکو لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەگەر ئەو ناوچەیە کە منی لێنیم و جێ نفوسی من نییە و دەنگم پێنەدراوە ئەمە خرێتە ژێر گەمارویەکی ئابووری بەڵێ لە ئینتیخابات شاوەکو دەستکەوتێکی شخصی خۆیان بەکارێن هەموو ئەو خەڵکەی کە ئێستا ئێمە بینێ لە گەرمیان لە جادەی کەلار دەربەنی خان سلێمانی ئەبینین هەموو بە کۆکردنەوەی لە ڕێگەی کاک قوبادەوە وەتی نووسنگەی کاقوبادەوە بە شێوازێک لە شێوازەکان شێوازێکیان دۆزیەوە بۆی کار کەسێک کە پرۆژێک وەرەگرێ بتوان پارە بخاتە خزمەتی بۆ پرۆژەی گشتی کە بینیمان بە بەرنامە بە ڕێکاری یاسایی و ئیداری کاریان لەسەر دوو ئیدارەی کردووە و ئێمە نین و ئێمە ناترسین لەوەی کە هەڵبژاردن کرێتەوە لە حەقیقەتە ئەمە دوو ئیدارەیەکە باشە کاک سەرکۆ پارتی داوای ئەوە ئەکا ئەڵە یەکێک لە بژاردەکان دووبارەکردنەوە هەڵوشانەوەی ئەو خولی پەرلەمانی کوردستانە هیچ کۆبنەوەیشی نەکردووە و دووبارەکردنەوەی هەڵبژاردنە یەکێتی ئەڵێ چی لەو بارەوە من ئەمەی کە بە جەناب تێڵم زانیاریە تەحلیلی شخصی خۆم نییە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی وایە کە زەرمەندی یەکەم لە کردنەوەی هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستانە نەکێکێتی نیشتیمانی کوردستان بە پێی چەند ئەو ڕاپرسیانی کە یەکێتی کردوێتی و لە چەند ماوەی ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین لێکۆڵینەوەی توێژینەوەی کردو لەسەرەوەی ئایا هەڵبژاردن بکرێتەوە چۆن مامەڵە بکرێت و چی بکە یەکێتی دڵنیا بنێمە لە هەفتەی ئایندەوە کە ئەنجومەنی وەزیرانی فیدراڵی دامەزرێ و بینیمان یەکێتی ئاستی ئەوەی کە بەرزترین پۆستی باڵای پارتی کە بەرزترین کەسی خۆی کاندی دەکات لە بەغا بەبێ ئەوکە یەکێتی ناتوانێت هیچ حتا بچێتە جەولەی دووەمەوە حتا بچێتە جەولەی دووەمەوە و مەکتەبێکی سیاسی و دەستەڕاستی خۆی و ئەمینی ماڵی مامجەلال ئەکاتە سەرۆکۆمار و ئێستا سەرۆکۆماری عێراقە و ئەمە بەشێکێتی کە یەکێتی لە دەرکەوت کە هاوپەیمانەتێکی ئێجگار بەهێزی هەیە لە بەغا و هاوپەیمانەتەکەی لەسەر ئەساسە و لەسەر بنەمای بەرژەوەندیە باڵاکانی خەڵکی کوردستانە و پاراستنی عراق بکەم بەڵام ئەمە بگەێنم پارتی لە بەغا تووشی شکستی گەورە بووە سێ چوار شکستی گەورە هەبووە لەوەی بەڕێز کاک شاخەوان عەبدوڵڵاوە کە نەیانتوانی بێتەوە بە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان و دواتر ئەوەی بەڕێز فەرهادە تووشی ئەگەر یەکێتی دووەم جار دەنگی پێنەدایە بە نەبووەوە و دواتریش لەمەی سەرۆکایەتی کۆمارە ئەمە سێ شکستی کە لە ماوەیەکی کورتی کەمی ململانەکانی بەغا بوو و یەکێتی دەستی هاوکاری درێژ کرد بە هەموو ڕێگەیەک ئەوێت دیبلۆماسی بە بەڵام لەسەر حەقێکی خۆی ناتوێت پارتی لە ڕووی بەغاوە تووشی کێشە بووە پارتی لە ڕووی ناوچەکانی دیالە و نینەوە و مووسڵ و ئەمانەوە بە شێوازێک لە شێوازەکانە بینین لە حکومداریە چ پاشەکشەیەکی کردووە و ئەبینین دێنەوە ناو لە کەرکووکیشا بە شێوازێک لە شێوازەکان ئەبینی لە دەرەوەی مەعادلەی پارێزگار و دانانی پارێزگار و حتا ئەوانەی کە خزمەتیان کردووە ئەموو خەڵکی کەرکووک کەزانێت لە چ شوێنێکایە بۆیە هەم لە ناوچە جێناکۆکەکانە و لەو ناوچە کوردستانیانی دەرەوەی ئیدارەی هەرێم و لە بەغا کە عمقی ئێسەی استراتیژی هەرێمی کوردستانە و لە ناوخۆیشە لە بەسەر دوو ئاز پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت ملیێن
دەنگە بێنێتەوە بە پێ ئەو توێژینانەی ئەو ڕاپرسیانەی کە کراوە ئەوەیە کە پارتی باجی زیاد کردووە کرێی کارەبا گرانە لەسەر هاوڵاتیان و خزمە گوزاریە گشتیەکان لە ئاستێکی زۆر خراپایە و کێشەی موچەمان هەبووە لە ماوەکانی ڕابردووە نەهاتوین ڕێکەوتنێکی گشتگیر بکەین بۆیەوە بکەین هاتوون لەگەڵ بەغدادا ڕێکەوتوین لە بجاتیەوەی نەوت و غاز بە شێوازێک لە شێوازەکان هەرزان بێ بنزین لەم دیوی تەختەقەوە بە هزار نەبێت لەو دیوی تەختەقەوە کە کاتی ئیدارەی بەغا بە 450 دینار بێ نەوتی سپی هەرزان نەبووە ئەمانە هەموو هاوڵاتیانی بین کە ئەزانن هۆکارەکەیەوەیە کە ئەم نەوتا چێت بۆ کۆمپانیایەکی نزیک لە پارتی دیموکراتی کوردستان و دواتر لە بە بۆرسە لە بۆرسەی هەولێرە ئەیفرۆشنەوە بە گران بە هاوڵاتیانە دەنەوە قازانجێکی گەوراکەن هاوڵاتیانیش ئەمە هەمووی سەدان نمونەی کە هۆکارە بۆی کە پارتی دیموکراتی کوردستان کە ڕێژەی دەنگەکانی کەم کە پارتی لە حیزبێکی ئەوەی کە بوو بە برا گەورەی هەموو لایەنە سیاسەکان ئێستا بۆتە حیزبێکێک لە چوارچەوەیەکی بچووکایە و حیزبێکی کەنارگیرە ئێستا و هاوپەیمانەتەکان پێ قبول ناکرێت حەزم نەکراوە ئەم دۆخێکە کە پارتی ئەگەر بەم شێوازە بچێتە دەنگدانەوە ڕێژەی دەنگەکانی بەلایانی کەمەوە ئەوەی کە بەپی ڕاپرسیەکان خەڵکی مختەس ئەوانەی لە دەروی وڵاتیشن توێژینەوەکەن پارتی بەلایانی کەمەوە لە سەدا 20 بۆ 25 دەنگەکانی کەمەکە بۆچی یەکێتی زیاد دەکات یعنی ئەمە ئەوەیە کە یەکێتی بۆچی حەزەکات هەڵبژاردن بکرێتەوە یەکێتی لە ناوخوا لە ناو سلێمانیا کە جێگەی نەفوسێتی ئارامێکی سیاسی بەدیهێناوە لەگەڵ لایەنە معارزەکانی هاوپەیمانەتیە لەگەڵ مامۆستا سەلاحەدین بادینە ڕێکەوتن و لێک تێگەیشتێکی زۆر باشیان هەیە و ڕێز لە ئیرادەی یەکتریەگرن و لەگەڵ حتا دووبرا لەناو کاکە حەمۆیش و کاک عەبدوڵایش کە جیابوونەوە لە یەکتری و لە ناوچەی سلێمانیا بوو بەڕێز کاک پافڵ بە شێوازێک مامەڵەی کرد کە مامەڵە بێت کە هەردووکیان هەست بە ئەمان بکەن و لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیشا بە شێوازێک لە شێوازەکان لێک نزیک بوونەوەی و لەگەڵ کۆمەڵی دادگەری و حتا لەگەڵ هەڵوێستا کە بینیمان لە بەغداد بە شێوازێک لە شێوازەکان ڕێز لە هەڵوێستەکانیان نەگرین ڕێز لە جیاوازی بۆ چوونەکانیان نەگرین بۆیە لە ڕووی لایەنە سیاسەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێک لە شێوازەکان زۆر باش بووە و لێک تێگەیشتنیە و ڕێز لە ئیرادەی سەربەخۆی هەموو لایەنەکانەگرێ و داوا ناکە هیچ لایەنێک پاشکۆی یەکێتی بێت بەڵکو ئەگەر ڕێکەوتن کرێ هاوبەش بێ لەگەڵا ئەمە لە ڕووی ئازادی هەبێت لە ڕووی ئەوەی کە چاوەڕوانەکرا کە یەکێتی لەگەڵ ناوچەکە بۆ نمونە لەگەڵ ئەمریکیەکانە بە شێوازێک مامەڵاکە کە سەرۆکی ئەمریکا مامەڵاکە چۆن لەگەڵ بەڕێز کاک مەسعودا مامەڵاکە لەگەڵ سەرۆکی تیشا مامەڵاکە لەگەڵ تورکیا کە پێشووتر لەلایەنێکەوە لەلایەن پارتیوە هەندێک تەشویشکرا بوو فڕۆکەخانەی سلێمانی گیری خوارد بوو خەڵکی سلێمانی وایە بچوایە بۆ هەولێریا بۆ کەرکووک بۆی گەشتێکی بکردایە ئەمە لە سایی سیاسەتی استراتیژی و حەکیمانەی کاک پافڵ کە لە دوای ئەمە درێژکراوی سیاسەتی سەرۆک مامجەلال بووە کە لە دوای 2005 بۆ ناوچەکە و بۆ سیاسەتی یەکێتی مامەڵەکردنیەکی دۆستانە هەبێ و لەسەر بەرژەوەندی هاوبەش بێ و مەترسی نەبین بۆ هیچ وڵاتێکی دراوسێ ئەمانە هەمووی لە ڕووی ئیقلیمی یەکێتی لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانە ئێستا لە ئاستێکی باڵایە و لەگەڵ پێک هاتەکانی ناو هەولێر کەرکووکیشا بە شێوازێک لە شێوازەکان کە بینیمان بەڵام پارتی ئەمەی زۆر پەلاماری ئەوەی داوتی ئەمە ئەگەر دەرفەتم بیتێ دوای لەسەر ئەوەیش حەزەکەم زۆر بەڕوونی بۆ باسکەم کە یەکێتی چۆن مامەڵە لەگەڵ کەرکووکە چۆن مامەڵی کردووە و دیدگای ئێستای سەرۆک پافڵ چییە بۆ کەرکووک و لەسەر چه ئەساسێک ئەم مامەڵانەی کردو هەموو ئەم دەرخستانە هەموو ئەم شتانی کە سەرۆک کۆمارە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە و پەیوەستە بە دەرەوە و پاراستنی هەرێمی کوردستانە خەڵکەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ئارامی پارێزی و هەرێمی کوردستان دوور خاتوە لە شەڕەوە قسە ئیسیبزاز و عینادکاریانەی کە بەرامبەر بە لایەنەکان ئەکرێ یەکێتی بەوە نەبێ و پەیوەندیەکانی کە لەگەڵ بەغا هەیەی و لەگەڵ لایەنە سیاسیەکانی بەغا هەی بووە بە شێوازێک بێت کە خەڵک متمانی باتێ بۆیە بە هەموو پێوەرێک بە هەموو ئەوەی کە هەیە دەنگی یەکێتی زیادەکە و دەنگی پارتی کەمەکە بۆیە ئێمە دڵنیا بە دوایەوەی کە لە پەرلەمان حکوومەتی هەرێمی کوردستان
حکوومەتی عێراق دامەزرێت لە 2 هەفتەی ئایندا یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ڕێکارێکی یاسایی و سیاسی و دیپلۆماسی خۆی ئەگرێتە بەر بۆی قبوڵی ناکات بەم شێوازە حکوومەتی هەرێمی کوردستان بمێنێتەوە کە ڕێز لە ئیرادەی خەڵکی کوردستان نەگیرێت و ساڵێک و نیو بێت هەڵبژاردن کرابێت و حکوومەت پێک نێ ئێمە بە ڕێکاری یاسایی خۆمان و بە ڕێکاری دیپلۆماسی خۆمان لە بەغا مامەڵاکەین هەموو ئەمانە کەیسن و توێژینەوەی لەسەر کراوە و ئامادەیە لەسەر مێزی گفتوگوی پافڵ جەلال تاالبانی بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو کەیسا و لەگەڵ هەڵبژاردننی دووبارەکردنی هەڵبژاردن بە هەموو شێوازێک ئێمە مامەڵەیکەن بەڵام ئەگەر ئەوان ئامادە نەبن هەڵبژاردن کرێ من لێرەوە پێیان ئەڵم کە ڕێکاریکە هەیە کە تەسەوری ناکەن تەسەوری ناکەن نەخێ یعنی یەکێتی ئەگەر بێت و ڕێکەوتنێک نەبێت لەسەر ئەساسی هاوسەنجی و کورسی داواکارەکانی خەڵکی تیا جێبەجێ نەکرێت باشە داواکاریەکانی خەڵکی تیا جێبەجێ نەکرێت داواکاری خەڵک داواکاری ئێمە نەوەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێ نەکرێت و هاوبەشی ڕاستەقینە نەبین ئێمە پێش پارتی داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکەین لە هەرێمی بەڵام ڕێکاری یاسایەکانی قورسن بەڵام ئێمازانین ڕێکاری یاسایی بۆ نمونە بە چەند ڕێگایەکە ئەگەر جەنابەت پێت باش بێت توانین ڕوونیکەینەوە ئەبێ دانیشتنی پەرلەمان نەکرا بێت دانیشتنی کرا و دانیشتنی یەکەم کراوە بە کراوەی جێماوە ئەمە ئەگەر 45 ڕۆژ کۆبوونەوەی پەرلەمان نەکرا و کاتە ئەتوانرا یەکسەر بە هەڵوەشاوە بێت ئەگەر 50 زائیدیەکی پەرلەمانی کوردستان ئیمیزا بکات و ئیستیقالە بکات ئەتوانن هەڵبژاردن بکرێتەوە سەرۆکیێمەگە سێ کۆبوونەوە چ کاتێکە بێ پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە سەرۆکی هەرێم هەڵبژێرێت سەرۆکی هەرێمیش کوتلەی ناو پەرلەمان کوتلەی گەورە دیاریکە یعنی هەبێت سەرۆکی ئەم سەرۆکی هەرێمە بگۆڕێت بکرێت بە سەرۆکی هەرێمێکی تازە ئەم خولەی بۆ تازاکرێت ویان شخصێکی کە ئەجا ئەم سەرۆکی هەرێماتوانێت کەسێک و کۆمیسیۆنی عراقیش ڕەنگە ڕازی لە مانگی هەشتا تەواوان پێویستی بە درێژکردنەوە هەیە بۆیە ئەگەر ئەوانە نەبێت ئەگەر گریمانەوە پەرلەمانیش هەڵوەشایەوە یەکێتی ترسینە لەوە بە هیچ شێوەیە کارتی بەردەم بە هیچ شێوەیە کارتی یەکێتی ئێمە حتا ئەوەی پێویستمان بە بانگەشە هەڵبژاردن نابێت ئەگەر بەم شێوازەی ئێستا بچینە هەڵبژاردنەوە یەکێتی دەنگێکی زیادێنێ و دەنگی زیادەکە و پارتی دەنگی کەمەکە و پارتی لەوەی کە خەونیەوەی هەبێت جارێکە زۆری نەبێنێتەوە ئەوەی کەوتمان پارتی جارێکی کە ناتوانێت زۆرین لە ناو پەرلەمانی کوردستانە بەدەست بێنەوە نەیشی توانی و نەیشی توانی سەرۆکی حکوومەت دیاری بکات بەبێ یەکێتی و دەرکەوتی شێسەش دۆخەکە لە چه ئاستێکە ینی چێتی کارتی تری پێکە بۆ ئەو جۆرش بەو جۆرش بە دوو ئاراسامانە بە دوو ئاراسامان حکومڕانی نامێنێتەوە بە دوو ئاراسامانە خۆی مازانین پارتی دموکراتی کوردستان و بەڕێز کاک مەسرور حەزەکە بەم شێوازە حکوومەتەکە بمێنێتەوە لە چاودێری پەرلەمانی لە چاودێری و هەموو ئەو بڕیارانەی کە شەرعەتی بۆ تازە نەبێتەوە هەموو بڕیارە دارایی و ئیداریەکانی خۆی نەچێتەوە بۆ پەرلەمان و نەچێتە ژێر چاودێری سوڵتەیەکی تەشریعیەوە و بتوانێت بە خۆی بە کوشت و بەبڕ خۆی بێت و هەموو ئەم جمگە ئاساسیانی کە ئێستا پارتی لەو زۆرینەی کە لەگەڵ گۆڕانە بەدەستی هێناوە بەم شێوازە بمێنێتەوە ئێمە یەکێتین بەم شێوازە چۆن بینیمان بۆ هەموو مامەڵەکردنێک بۆ هەموو کارتێکی سیاسی خۆی پێ بوو هەم لە بەغا هەم لە کەرکووک هەم لە پرسی سەرۆک کۆمارە و پرسی سەرۆکی پەرلەمانیشە بەم شێوازەیەکێتی جگەل لە داواکردن لە دووبارەکردنەوەی هەڵبژاردن کارتیکەی هەیە و کارتەکەیش دوای ئەوەی کە لە ئەنجومەنی وەزیران عێراق پێک دی ئەگەر پارتی نێتە پێشەوە بۆ پێکهێنانی حکوومەت یەکێتی دەست بۆ کارتانی تریشە بە زۆر باش با خەڵک بخوێنێتەوە بنەزانم ئەڵی چی بەڵام با خەڵک ئەو کارتە بخوێنێتەوە وانە زۆر باشە باسی کەرکووکمان کرد کاکسەرکۆ زۆر لەسەرەوە تا ئێستا تۆمەتبارەکرێن هەر بەڕاستی یەک شت هەیە کاکسەرکۆ لە مەسەلەی پارچەکانی دیکەی هەرێمی کوردستان پارچەکانی دیکەی کوردستان ببوورە ئەعلامی پارتی و پارتی دموکراتی کوردستان نیشانەدا کە ئەوان باوەشیان کردوتە بۆ ڕۆژاوە و باکوور و ڕۆژهڵاتی کوردستان یەکێتی دژیانە ئەوانن باشووری کوردستانیان لە باوەش گرتووە لە بەرامبەر پرسە شۆڤێنیەکاندا و یەکێتی بەغدای هەڵبژاردووە بەڕاستی ئەوە ڕاستەیەوە ئەوەندە دژی ئەتوانم ئەگەر دەرفەتم بیت باسی باکوورەکە باکوور تاواکەین باسی ڕۆژ
ئێماکەین سیاسەتی ئێمە چۆنە و سیاسەتی ئەوان چۆن بووە بە کورتی بە کورتی ئێمە لە باکوورە ئێستا دوایەوەی کە بەڕێز ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پەکەکە اینێکی تەڕح کرد بۆ پرۆسی ئاشتی لە باکوور و برادرانی هەواڵانی پەکەکە و قەندیل پێوەی ئیلتیزاماتیان پێوە کرد و هەنگاوی زۆر باشی بڕیوە و یەکێتی لەم کاتە و ئەوەی کە پەیامەکەی سەرۆک پافڵ لە ئامەدا کە پێشکەشی کرد کە وتی ئەمە لە ساڵی ئایندا پێکەوە لێرابین ئەمە دەرخەریەوەیە کە چەندین شتەیە لە پشتەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان حەلقەی وەسڵی بینی برادرانی قەندیل بووە و هەم ئەوانەی کە لە پەرلەمانی کوردانی دەم پارتی و لەگەڵ حکوومەتی تورکیا و کار ئاسانی بۆ کردووە کە لەسەر ئەساسی پێدانی یەکسانی و پێدانی مافی کورد لە باکوور بە شێوازێک مامەڵی کردووە کە هەم تورکەکان و هەم دەمپارتی و هەم قەندیل و هەم ئیمرالیش ڕەزامەندن لە سیاسەتی یەکێتی و یەکێتی لەسەر ئەساسی لەسەر باکوور چەندین خۆتەزانی باجی گەورەی داوە لە هەموو ئەو ماوانەی ڕابردووە و بینیمان و خەڵکی کوردستانیش شایەتیەوەدەن ئەمە باکوورە بە شێوازێک مامەڵی کردووە کە تەسەوریان نەکردووە پارتی ئەمە بەم شێوازە مامەڵە بکەین کە لەگەڵ کوردانی باکوورە و سیاسەتی باکوور لە سەردەمی کاک پافڵۆنیە لە سەردەمی مام جەلالەوەیە و یەکێتی تاریخێکی دوور و درێژی هەیە لە پاراستن و پشتیوانیکردنی شۆڕشی باکوور و لەسەر هەموو ئەو مافانە حتا لە لەیلازانە و پێش لەیلازانە و هەتا ئاگاتە لەیلازانی کە بە شێوازێک ئەیبینین کە چۆن باوش بە سەرۆکی یەکێتی ئاکا دێنە سەر ڕۆژهەڵات ئەمە بێمە سەر ڕۆژهەڵات ئەنج بێمە سەر ڕۆژهاوە لە ڕۆژهەڵات لەم ماوە یەک نمونە بۆ بینەران باسەکەم کە ئەمە زانیاریە لە حەقیقەتە لە ماوەکانی ڕابردووە کەسێک خۆتەزانی بەشێک بەداخەوە چۆن لە ڕۆژ ئاوا بەشێکمان هەیە ئەوانەی لە ئوتێلا بوونەوە ئێستا پارتی دیموکراتی کوردستان پشتیوانیە کرد بە زمانێک زەختەکرێ فشاریان لێکرد لەم کاتانە بە شێوازێک لە شێوازەکان قسە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بە هەمان شێوە کەسێکە بوو لە بەداخەوە بەش کەسایەتیەکە بوو لە ڕۆژهەڵات باسی لەوە کرد کە سیانزە درۆن تەخێنراوە بەرامبەر بە سوورداش و دوایەوەی تحقیق کرا هەر بۆ زانیاری جەنابەت کاک زانە حەزەکەم زۆر بەدیقەتەوە جەنابەت سەیری بکەیت کە مەبەستەکانەوە بوو لە دوکانەوە ئەم درۆنانە قسەکەی وا بوو نێراوە بە سوورداشەوە دوایەوەی کە دەرکەوت سیانزە چواردە درۆن بووە بۆ سیانزە ئامانج بە دەقیقی بۆ سیانزە ئامانج بووە و خۆشببختانە ئەم درۆنانە نەتەقینەوە و دوای لێکۆڵینەوە دەرکەوت کە لە پێنجێنەوە هاتووە بە بەرزی 400 مەتر هاتووە و ئەوەندە بۆچی نەتەقیەوە شێواز دوو لەبەرەوەی سینی بووە باشە تازە بووە و شێوازی دانانی تێنتەکان لەش وەکو درۆنەکانی پێشووتر نەبووە و لە دەیەک بووە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە کە لە پێنجێنەوە هاتووە بۆ سوورداش و نەیشتەقیەوە و ئەمە هەموو دەرخەری ئەوەیە کە هەموو ئەو بانگەشانەی بۆ ناشرینکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان دواتریش لایەنەکانیان لەبیر چۆتەوە هەندێک لایەنی ئەوان هاتن دواتر خەڵکی ڕۆژهەڵات خۆیان شۆڕژگێڕەکانیان ئەوانەی کە معارەزەن هاتن هەموو ئەمانەیان ڕاست کردەوە هەموو ئەو لایەنانیش حتا کە لەگەڵ یەکێتی ئەگەر نزیک بێ لە پارتیشوە هات ئەوانەی کە خاوەنی ڕێ و خاوەنی ویژدان بوون هاتن ئەمانەیان ڕاست کردەوە کە یەکێتی چەند هاوکار بۆ بریندارەکانیان بۆ قیادەکانیان بۆ سەرکردەکانیان و یەکێتی لە سەردەمی دکتۆر قاسمدۆ و شەرەفکەندی و ئەمانەوە پشتیوانی لە ڕۆژهەڵات کردووە یەکێتی دابڕاو نییە لە مێژووی چۆنەڵی ئەوەی کە کوردانی ڕۆژهەڵات داوای مافەکانی خۆیانەکەن وەکو نەتەوەیەکی دیاری ناو ئێران کە لە نزیکەی 10 ملیۆن بۆ 12 ملیۆن جگەل لەوەی کە بەشێکی ئەساسی ئێرانن و لە هەموو مەرحەلەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی ڕۆژهەڵاتی کردووە و زۆرترین بارەگاکانی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات لە ژێر نفوسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوونە یعنی ئەوەیش کە ئێسەیش ئەکرێت کە باسەکرێت درۆن زیاتر بۆ هەولێر هاتووە بۆ کۆیە بووە بۆ هەمومان نەزان کە زۆرترین بۆوان بۆیە ئەمە دەرخەری ئەوە بوو کە بۆ ئەوەی کە بەرامبەر بە
شەید غەزەڵ کرا کە هەموو تاکێکی خەڵکی سلێمانی ئەمە شەڕێکە بەرامبەر بە سلێمانی کرێت بۆ ناشرینکردنی سلێمانی لە پاڵەوەی کە ئەیانوێت لە سلێمانی بن و ئێستا کاک پافڵ ئەمە پێشووتر بینیمان یەکی سلێمانی خاوەنی 200 ساڵی شۆڕش و بەرخودانە بۆ ئازادی و سربەخۆیی کوردستان بۆ هەر چوار پارچەکە نەک هەر بۆ خودی خۆی و ئەگەر لەبیرە بێت لە سەردەمی کاکنەوشیروانە کە کاکنەوشیروان یەکێک بوو لە فەرماندە و سەرکردە و ڕۆشنبیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دواتریش بزوتنەوەی گۆڕان و بینیمان ئەیانوت ئەمانە لە مەدرسەی سلێمانی مەدرسەی سلێمانی ئەو مەدرسەیە کە سرکە مەدرسەیەکی سرکە و ناچێتە ژێربار و هاوخەم و هاوبەشی هەموو کوردێکی شۆڕژگەرە لە هەر پارچەیەکی کوردستان لە هەر کوێیەکی دنیا بێت زیاترانوێ باسیێوان کرد کە خەڵکی سلێمانی نەهاتوون خەڵکی سلێمانی نانهێشتۆ لە مزگەوتا بێ و دواتر بینیمان هەموو ئەو خەڵکانەی کە شایەتی حاڵ بوون کە چۆن ڕاستیان کردەوە و ئەم ناشرینکردیانە و ئەم تیرۆرکردنی سلێمانی لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فڕۆکەوانیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە ئیش لەسەر کردووە کە ئەمە ئەرکی یەکێتی بوو کەیساتێ پافڵ جەلال تاڵەبانی بەشێکی زۆری ئەم گەمهاروانی تێکشکاندووە و ئەوەی کامێنێتەوە تیرۆری ڕۆحی و ناشرینکردنی خەڵکی سلێمانی کامان بینی بۆ ڕۆژ ئاوا چەند هەزار دەیان هەزار خەڵک هاتنە سەر جادە و ئەو کاتە چی کرد خەڵکی سلێمانی بۆ هەموو ناوچەکان و دەرگای ماڵی خەڵکی سلێمانی تاک بە تاکی سلێمانی کراوەیە بۆ هەر شۆڕژگەرێک لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن کە ئیش بۆ ئازادی بۆ سربەخۆیی بۆ کرانەوەی تاکی کوردی بکە و بۆ بەدەستێنانی مافەکانی گەلی کوردکە لە هەر پارچەی کوردستان ئەگەر باسی ڕۆژاوایش بکەین کاک ئەو کاتی ئەوان خەندەقیان لێدا من یەک زانیاری کە بۆ جەنابتان و بۆ بینەران ئەکرێت زۆر کەم بێ ئەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بوو بە کوڕەکانی خۆی بە هێزی دژە تیرۆر بە پێشمەرگەکانی لەسەر دروستکردنی هەسەدا هێزەکانی سووریای دیموکرات تەشکیلەکردنی و مامەڵەکردن و تەدریبکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی ئەساسی و سەرەکی بوو و بووە هۆیەوەی کە گەماروی گەورە هەبوو لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و حتا دژە تیرۆری ڕۆژاوە تاکو و ئاخر شەڕیش هەموو ڕاهێنەرەکانی دژە تیرۆر لەوێ وجودیان هەبوو ئەمە دەرخەریەوەی کە یەکێتی ئەو کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان خەندەقی لێدا لە سنوورەکان ئێمە بە شێوازێک لە شێوازەکان دەرمان و چەک و هاوکار بوون لەوەی کە شارێکی ڕۆژاوا نەکەوێت و بنیاتی سەربازی هەرێمی ڕۆژاوای کوردستان دروست بێ و لە پاڵ ئەوەیشدا ئەو کاتەی کە لەگەڵ ئەحمەد شەرعاوان قسانە کردبوو لەو کاتەی کە لە ئەشرەفیە و شێخ مەقسوودە کۆمەڵکوژیە کرا و کچانی ئێمە ئەخرایە خوارەوە و دواتر هاتن شوێنێک مابووە کە ئەو خۆسەریەی ڕۆژئاوا لەناو بچێت یەکێتی بینیمان چ ڕۆڵێکی بینی و خەڵکی سلێمانی کە لەژێر نفوسی یەکێتیا بوو بە ملیۆنان بە سەدان کەس هاتنە سەر جادە و هەمووی لە ماڵەوە دەرچوون هەمووی لەسەر جادە بوو و ڕێی عامی دروست کرد لەسەر شارەکانی کە و یەکێتی نیشتیمانی کوردستان توانی لە ڕێگە دیبلۆماسیەکانی خۆیشەوە هەم لەگەڵ تورکیا هەم لەگەڵ عێراقا بە شێوازێک لە شێوازەکان و لەگەڵ ئەمریکەکانە کە تۆمبارە شایەتی وا دەکە سەرۆک پافڵ چۆن مامەڵەی کردووە لەو کەیسەی لەگەڵ ڕۆژاوا و نزیکردنەوەی نەهێشتنی کەوتنی ئیداری خۆسەری لە ڕۆژاوا بووە هەموو ئەمانە دەرخەری ئەوەن و نەبینینی هاڵێک کو دەڵێ چاوی پیا هەڵنایەت ئەبێت چی بکە بێت تۆمەت بۆ دروستکە ئەبێت بێت ناشرینەکە ئێمە نەمانویستۆ بچینەوە مژادەلەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان حەزمان کردو بە شێوازێک مامەڵە بکەین کە دروست بێ ئەوان ڕێکاری ململانی سیاسی خۆیانەکەن ئێمەش ململانی سیاسی خۆمانەکەین لەسەر ناوزراندن و تێکشکاندن و درۆ هەڵبەستن و بوختانکردن نەبێت من کاتەکەم تەواو بوو بەڵام ئەخیر پرسیار یەکێتی ئەچێتەوە قۆناغێک کە پارتی تێیدا بێوێ هەموو شتێک تێدا خۆی حاکم بێ و خەڵکی دیکەش دواکەوتە بێ بە بڕوای من یەکێتی بەڕابەتی کاکپافڵ بە هیچ شێوەیەک ناچێتە پاشکۆی هیچ حیزبێک و هیچ وڵاتێکی ئیقلیمیش هەموو یەکێتی ئامادەیە دەستی گفتوگۆی بۆ پارتی دیموکراتی کوردستان هەر لایەنێک ئامادەیە کە وەکو پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان مامەڵەیەک لەگەڵا بکە و یەکێتی
بەس قیاسی خۆی و داخوازیەکانی خەڵکی کوردستان جێگە بکرێتەوە بەڵێ یەکێتی ئامادەیە بەڵام وەکەوەی کە یەکێتی بێتەوەی بتە برابچووک و پارتی بێتە براگەورە و یەکێتی بێتە پاشکۆی پارتی بەبێ بیرکردنەوە مستحیلە لە سەردەمی پافلی جەلال تاڵەبانی ئەم شتە ڕوونادا. بەڕێز سەرکۆ ئازاد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان و کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس دەکەم. سپاس بۆ جەناب. خۆشەویستانی کورسان گوێز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئێوە شەمونتان ئەمانەتی خوای گەورە بن.